فیلمی تێکەڵ لەگەڵ موزیکی دەیمەن چاسلس بەناوی لالالاند ڕێز لە شاری لۆس ئانجلس و خەڵکەکەی دەگرێت ئەوانەی بە ئومێدەوە چوونەتە ئەو شوێنە کە وەک هونەرمەندی سینەما بێنە دەر. فیلمەکە خەڵکێکی زۆر لایەنگرێتی ئەگەرچی گەلێک ڕەنگە وابیر بکەنەوە کە زۆر گەورە کراوەتەوە و پێیان وایە کورتە فیلمێک بۆ بانگەشەکردنە. بەڵام داستانی هۆشمەندانەی چازلی لە چەند بەشی بەدوای یەکدا و خاوەنی دیمەنێکی سەرنجڕاکێش و جێگای سەرگەرمی و لەگەڵ موزیک گرنگی فیلمەکە زیاتر دەکات. فیلمەکە بۆ باشترین وێنە لە ڕیزی پێشەوەدایە و هونەرپیشانی وەک ڕایان گاسلینگ و ئێما ستان وەک پێشەنگ کەوتونەتە خانەی وەک هەرە هونەرپیشەی پیا و خانم. فیلمی مانگەشەوی بەڕێوەبەر باری جێنکینز لە دوای بربژارکراوی هەشتەمە. فیلمی داستانی خەمهێنەری ژیانی کوڕێک لە دراوسێکی ناخۆشدا کە بێدەرەتان گەورە دەبێت و لە هەوڵدا لەگەڵ مەسەلەی جنسی خۆی ڕوبەڕوو بێت. ماهێر شاڵە عەلی فرۆشیاری بەنگە و لە دەمێکدا لە کۆمەڵگادا مخەدەر بڵاو دەکاتەوە هەستێکی باوکانەی بۆ کوڕەکایە. ناوبراو وەک هونەرپیشەیەک لەلایەن گەلێک لە پێشەنگانی خەڵاتی ئۆسکار لە بەرچاو گیراوە. لەگەڵ فیلمی مانگەشە و هەشت بربژاری دیکەی فیلمی خەمهێنەری زانستی خەیاڵی بە ناوی گەیشتنەجێی دێنیس وێلەنۆسیش هەیە. لە دەمێکدا کەشتی واڵایی بیانیەکان دەگەنە سەرزەوی داوا لە پرۆفسۆری زمانزان لۆیس بانکس دەکرێت ببێتە وەرجێر و یارمەتی بە مرۆڤایەتی بکات لەگەڵیان ئاخاوتن هەبێت. فیلمی مانچستەر بای دە سی 6 بربژار بۆ خەڵاتی ئۆسکار کراوە بەڵام دەکەوێتە خانەی باشترین وێنەوە. دەقی سەرەکی بەڕێوەبەر کێنێت لانگرگان ئەزمموی ناخۆش و جێگای حەپەسانی تێدایە. کەیسی ئالێکس لە فیلمەکەدا نەخشێک بە لی چاندلر دەدات کە زۆر دەرفکرە و خەڵکی بۆستەنا و کاری خاوێنکردنەوەی گشتی دەکات. دوای مردنی براکەی سەرپەرستی برازاکەی بۆ بەمیرات بەجێدەمێنێ و داستانی پیاوێکە لەبەر بژارەی خراپ لە ژیان خۆی بە تاوانبار دەزانێت و هەز دەکات بۆ سەرپەرست نەگونجاوە. کەیسی ئافلێک و میشل ویلیامز بربژار کراون هەڵبەت کەیسی وەک باشترین هونەرپیشە و میشێلش وەک پشتیوانی هونەرپیشە کە ڕۆڵی سەرەکی نییە. ئافلێک ناچارە لەگەڵ دێنزل واشنگتن لە فیلمی پەرژینەکاندا ڕەکەبەری بکات. پەسراوەتەوە بە ئامانجەکانی هونەری کۆمەڵایەتی و سیاسی دەنگدەرانی ئۆسکار بۆی هەیە هەر بڕیارێک بدەن کەس دەمەتەقەی لەسەر نەکات. هەروەها ڕۆت نیگا بربژار کراوە لەبەر ئەو نەخشە پێشەنگەی وەک میلدرێت لاوینگ نواندی کەدا کۆچیکاری مافەکانی مەدەنی و هاوسەری ریچارد لاوینگ بوو. ئەو خانمە هەروەها لەگەڵ ناتالی پۆرتمەن لە ڕەکەبەریدایە لەبەر ئەو نەخشەی وەک جاکی کەنەدی لە فیلمی جاکیدا هەیبوو هەروەها لەگەڵ ئێماستان بۆ ڕۆلێکە لە فیلمی لالالاند و ئێسابێل هاپێرتی فەڕەنسایی بۆ فیلمی ئالێ کە پێشتر خەڵاتی گۆلدن گلۆبی بۆ هەمان ڕۆڵ بردوێتەوە و داخوا بینەران حەزیان لە فیلمی درامایە داخوا ئەوان دەنگ لەسەر بناخێر ڕەگەز دەدەن یان داخوا فیلمێکی خەمهێنەر یان زانستی خەیاڵی هەڵدەبژێرن. ئەوە گومانی هەر کەسێکە.